کشانەوەی پەکەکە لە تورکیا و قەندیل کاردانەوەی جیاوازی لە عێراق و تورکیا لێکەوتەوە. پارلەمانتارێکی عێراقی ترسی وڵاتەکەی لە پرۆسەکە ئاشکرا کرد و دەڵێت پێویست بوو بۆ 4 وڵاتی دیکە بکشێنەوە لە کاتێکدا تورکیا پێشوازی لێ دەکات. ڕۆژی 26 تشرینی یەکەم پەکەکە کشانەوەی هێزەکانی لە سنووری تورکیاوە بۆ قەندیل ڕاگەیان لە قۆناغێکی نوێی پرۆسەی ئاشتیدا لە چوارچێوەی بانگەوازی 27 شوباتی ئۆجلان و بڕیارەکانی کۆنگری 12 پەکەکە و جەختی کردوتەوە کە پێویستە مەرجەکانی کۆنگری چەکدانان دەست بەجێ جێبەجێ بکرێن. پەکەکە لەگەڵ ڕاگەیاندنی کشانەوەی هێزەکانی لە تورکیا بۆ قەندیل وێنەی گروپێکی بڵاو کردەوە کە لە 25 گەریلا پێگاتون و 8یان ژن و دەڵێت لە سنووری تورکیاوە بۆ پێگەی سەرەکی لە قەندیل کشاونەتەوە. نودا ئارین یەکێکە لەو گەریلایانەی لە تورکیاوە کشاوەتەوە وتی ئەوان ئامادەن بە قسەی ئۆجلان بجوڵێن و هەموو هەوڵێک دەدەن بۆ ئەوەی ئەم پرۆسەیە سەرکەوتوو بێت. زاگرۆزیوا و تەبێژی کەجەکە ڕایگەیان ئەمە هەنگاوێکی یەکلایەنەیە بۆ ئەوەی نیشانی بدەن کە دەیانەوێت ئەم پرۆسەیە بەرەو پێشەوە بچێت. لەگەڵەوەشدا بێهیوای خۆی نیشاندا لە تورکیا و تۆمەتباری کردبەوەی هەنگاوەکانی بۆ پێشخستنی پرۆسەکە نەناوە، لەوانە ڕێگەدان بە قسەکردن بە زمانی کوردی لە پارلەمان و باشترکردنی بارودۆخی ئۆجلان. پەکەکە هۆکاری کشانەوەی هێزەکانی گەڕاندۆتەوە بۆ ئەوەی ئەو هێزانە لە بەردەم ئەگەری مەترسی پێکداداندا بوون لەگەڵ سوپای تورکیا. هەنگاوەکەشی بە دەرخەری پابەندبوونیان بە جێبەجێکردنی بڕیارەکانی کۆنگری 12 ناو بردووە، سەرڕای هەڵوێستە ناتەواوەکانی لایەنی بەرامبەر کە مەبەستی تورکیایە لەبارەی پرۆسەکە. هەنگاوەکەی پەکەکە کاردانەوەی لە عێراق لێکەوتەوە. موختار موسەوی ئەندامی لیژنەی پەیوەندەکانی دەرەوەی پارلەمانی عێراق کشانەوەی پەکەکەی لە تورکیاوە بۆ عێراق بە مەترسی بۆ سەر ئاسایشی نەتەوەی وڵات ناو بردو وتی ئەو هەنگاوە عێراق دەکاتە لایەنێک لە ململانەی هەرێمایەتی. وتیشی یاداشتێک لەو بارەیە و پێشکەشی حکوومەت دەکەن بۆ ئەوەی بزانن ئایا ئەوە بە ڕەزامەندی عێراق بۆ یاخودنا، هەنگاوی چی دەنێت بۆ ڕێگریکردن لە هەر کاریگەریەک بۆ سەر ئاسایشی نەتەوەی عێراق. بەوتەی موسەوی پێویست بوو کشانەوەی پەکەکە بەرەو خاکی عێراق نەبێت، بەڵکو بۆ سووریا و ئێران و باکووری ئەفغانستان و پاکستان بێت، بەڵام ئەو وڵاتانە ئەوەیان ڕەت کردوتەوە. هەنگاوەکە لەلایەن تورکیاوە پێشوازی لێکرا. عومەر چەلیک بوو تەبێژی ئاکپارتی هەنگاوە نوێەکەی پەکەکەی بە دەرەنجامی کۆنکرێتی بەرەو پێشچوونی نەخشە ڕێگای تورکیای بێتیرۆر وەسف کرد و دەڵێت پێویستە ئەو پەڕی ئاگاداری بکرێت بۆ پاراستنی پرۆسەکە لە هەر جۆرە ئیستیفزازێک، ئەوەش بەپێی ئاژانسی ئەنادۆڵی فەرمی تورکیا. وتیشی گرتنەبەری هەنگاوەکان بۆ دڵنیابوون لە بەردەوامی بێپسڕانی پرۆسەی داماڵینی چەک دەبێتە هۆی مسۆگەرکردنی گەیشتن بەو ئامانجانە. هەنگاوەکەی پەکەکە دوای کەمتر لە هەفتەیەگات لە درێژکردنەوەی وادەی ئۆپەراسیۆنە سەربازیەکانی تورکیا لە باشوور و ڕۆژئاوای کوردستان. جەباریاوەرە مینداری پێشووی وەزارەتی پێشمەرگە و شارەزای سەربازی پێی وایە هەنگاوەکەی پەکەکە بۆ ئەوەیە هیچ ڕوبەڕووبوونەوەیەکیان نەبێت لەگەڵ تورکیا، چونکە تورکیا لەم ڕۆژانەی ڕابردوودا دەستی کردووە بە ئۆپەراسیۆنی گەورە لە ناوچەکانی باکووری کوردستان. جەباریاوەر بۆ سبەی باسی لەوە کرد بۆ ئەوەی ئەوانیش تووشی پێکدادان نەبن ناوچەکانی باکووری تورکیان بەجێهێشتووە بەرەو ناوچە سنووریەکانی هەرێمی کوردستان و ناوچەی پارێزرا و لە قەندیل. ئەمەش دەرخستنێکی دیکەی نیازپاچیە بەرامبەر تورکیا و هەنگاوێکی باشە و هیچ مەترسیەکی نییە بۆ سەر هەرێمی کوردستان.